بسم الله الرحمن الرحیم هەموومان دەزانین چاودێریکردنی شەکرە چەندە پڕە لە دڵڕاوکێ و ماندووبوون نەک هەر بۆ نەخۆشەکە بەڵکو بۆ ئازیزانیشی. بۆیە ئەپی شوگەر کێرمان وەکو خەمخۆرییەک بۆ ئێوە دروست کردووە. کاتێک ڕێژەی شەکرەکەت تۆمار دەکەیت، ئەپەکە ڕاستەوخۆ وەکو پزیشکێک پێت دەڵێت ئاستەکەت چۆنە، ئایا زۆر نزمە، نزمە، ئاساییە، بەرزە یان زۆر بەرزە. هەر لەوێشدا ئامۆژگاری و ئاگاداریت دەداتێ کە چی بکەیت بۆ ئەوەی دۆخەکە کۆنتڕۆڵ بکەیت. و هەروەها ئەپەکە بەشی پاشەکەوت و هێڵکاریی تایە. چیتر پێویستت بە دەفتەر نییە. ئەپەکە هەموو پشکنینەکانت بۆ پاشەکەوت دەکات و بە هێڵکارییەکی ورد گۆڕانکارییەکانت نیشان دەدات. ئەمە یارمەتیت دەدات تۆ و پزیشکەکەشت بە وردی ئاگاداری بارودۆخەکە بن و هەروەها خۆراک و بیرخەرەوەی تێدایە. بۆ ئەوەی ژیانت تەندروست بێت، لیستی ئەو خواردنانەمان بۆ داناویت کە بۆ تۆ گونجاون یان لێت قەدەغەن. تەنانەت بەشی بیرخەرەوەشمان تێدا داناوە تا کاتی پشکنین و دەرمانەکانت لەبیر نەکەیت. ئێمە لێرەین تا پێکەوە ئاگاداری تەندروستیت بین. ئەپی شوگەر کێر دابەزێنە و ژیانێکی ئارامتر بۆ خۆت و خێزانەکەت دابین بکە.